خۆشەویستان سڵاو خۆشحاڵ و بەختەوەرین بە دیداری ئێوەی ئازیز شاد دەبینەوە. شادبوونەوە و ئاشبوونەوەی ئەم جارەمان جیاوازە لە هەموو دیدارەکانی پێشتر. ئەم جارە هاوڕێ لەگەڵ دەنگێکی شیعری ناسک لەگەڵ ژنێک کە بە جانتایەک بیرەوەری منداڵی و خەمی نیشتیمانەوە گەڕاوەتەوە، پیاسەیەک بەسەرباڵی شعرەوە بە نێو چیمەنەکانی خەیاڵ و بەنێو ئەو کۆڵانانەدا دەکەین کە منداڵی هەمومان تێدا بەجێمەوە. لەم دیدارەدا لەگەڵ دکتۆر نەزەن بەجیخانی شاعیردا ئەو دەنگەی کە دوجار لەسەر چیاکانی ئەلبەوە دەنگەکانی نیشتیمان و ئازارەکانی نەتەوەیەکی بە دنیا ناسان ئێستا لێرە لە باخی گشتیدا بێەوەی ئاشنا دەکەینەوە. دکتۆرە نەزەن بەجیخانی لە شاری کۆیە شاری هونەر و شاعیران لەدایک بووە. لە ساڵی 1970ەوە لە تاراوگە نیشتە جێە. سەرەتا وەک پەناهەندە لە وڵاتی دانیمارک و پاشان بە مەبەستی تەواوکردنی خوێندن لە فەڕەنسا دەگیرسێتەوە. لە زانکۆی سۆربۆنی فەڕەنسا خوێنی باڵای تەواو کردووە. تێزی دکتۆراکەی لە بواری ئەدەبی بەراوردکاری و بە ناوی ئافرەتی کورد لە ئەدەبیاتی ئەوروپی سەدەی 19ەمە. خاتوو نەزەن جگەلەوەی زیێدەتر وەک شاعیر ناسراوە، هاوکات وەکو لێکۆڵەر و پسپۆر لە بواری جێندەر و کۆمەڵناسی کاری کردووە و کار دەکات. وەکوتریش وەک ژنە چەلاکوانێکی خۆبەخش لە ڕێکخراوی چاودێری مافی ژنی کورد کار دەکات. دکتۆرە نەزەن بە هاوکاری لەگەڵ چەند پسپۆر و لێکۆڵەرێکی زانکۆی بریستل لە بریتانیا کە بۆ خۆشی لە زانکۆی مامۆستایە کتێبێکی لەبارەی تاوانەکانی ناموسپەرستی لە دنیادا چاپ بوو بڵاو کردوێتەوە. جگەلەوەش کۆمەڵێ دیوانی شعری بە چاپ گەیاندووە، لەوانە دوێنەی سبەی ساڵی 1995 لە پاریس، ستایش ساڵی 2004 کوردستان دەستگای چاپ و بڵاوکردنەوەی ئاراس، ڕەنجی خۆڵ کە پرۆژەیەکی هاوبەشێتی لەگەڵ شاعیر لاوەر قەرەداغی کوردستان ساڵی 2005 دەستگای چاپ و بڵاوکردنەوەی ئاراس، زەنگۆڵی گوتن بە زمانی ئینگلیزی لە بەریتانیا چاپ کراوە کە پێشوازیەکی گەرمی لەلایەن نووسەر و ئەدیب و ڕەخنەگرانی بەریتانی و پەرلەمانی ئەو وڵاتە لێکرا. هەر هەمان دیوانە شعر واتە زەنگۆڵی گوتن بەشێکی بە زمانی کوردی چاپخانەی ڕەن ساڵی 2007 بە چاپی گەیاند. دیوانی عاشق غیابێکە ئیلهام ڕای دەهەژێنێ، دوا دیوانی شعریەتی ئەویش لە کوردستان و لەسەر ئەرچی چاپخانەی ڕەنج بە چاپ گەێنراوە. ئەو خاتونە شاعیرە سەرەڕای ئەو بەرهەمانە بەشداریەکی کارای لە فیستیڤاڵ و میهرەجانە شێعریە جیهانیەکان هەیە و هەبووە. بۆ نمونە بەشداریکردنی لە فیستیڤاڵی شاعیرانی لوتکە لە چیاکانی ئەلب لە نێوان ڕۆژانی 15 تا 25 هەشتی 2008، هەروها بەشداریکردنی لە فیستیڤاڵی شیعری جیهانی لە پاریس لە ڕێکەوتی 2 دەی 2008. هاوکاتیش لە ئەنتۆلۆژیای شیعری جیهانیدا چەندین داقی بە زمانی ئینگلیزی بڵاو کراونەتەوە. دکتۆرە ئەو کاتت باش. من دەمەوێت یەکڕاست لەو پرسیارە بچمەوە ژووری لە پرسیاری شعر و زەمان. هەمیشە لەنێو داقەکانی تۆدا دوو زەمەنی جیا ئامادەیان هەیە. زەمانێک ئەگەر ناوی لێ بنێن زەمەنی ئەوەی منفا و زەمانێکیش ئێرێکە نیشتیمانە. لە گەمەکردن لەنێو ئەو دوو زەمانەدا تۆ دەتەوێت چی بڵێ خۆت پەیامێک تێ بیگەێنی؟ هەروەکو لە شعرێکدا دەڵێم من سێبەرێکی سپیم لە نێوان ئێرە و ئەوێ. ڕابردووم لە ڕۆحانیەت و لە پەیوەندی خوداییەکاندا بەرجەستە دەبێ و ئەوێشم لە معریفە و لە لۆجیک و لە کارکردنی ڕۆژانە و بەردەوامدا بەرجەستە دەبێت. لە یەکەمین دیوانی شعریمدا من دەڵێم دوێنەی سبەینێ واتە ئێستا. ئەم دوو زەمەنە لە ئێستادا کۆ دەبنەوە واتە لە بەردەوامی سووری زەمان. ڕیچارد ماکین لە پێشەشی دیوانەکەی تۆدا دیوانی زەنگۆڵی گوتن دەڵێ نووسینی منفا هەمیشە دوو ڕەهەندی هەیە، ڕەهەندێکیان نۆستالژی و لاوانەوەی، ڕەهەندێکیان ڕوبەرە و معریفە و ئاواز و بیرکردنەوەی قوڵە. ئەوەی لە ئەدەبیاتی کوردیدا تێبینی دەکرێت ئەوەندەی دەخ ئەدەبیەکان جارێشتر گەڕانەوەن بۆ لاوانەوە، جارێشتر زیندووکردنەوەی ئەو یادەوەی نۆستالژیانن بەقەد ئەوە وەکو پێویست بەرهەمهێنانی ڕوئایەکی معریفی و کە بەرمەبنای بیرکردنەوەیکی قوڵ و عەقڵ بێ کەمتر دەبینن ئەو دەخانە. تۆ لەنێ ئەو هاوچێشێدا لەنێو ئەگەر بەراوردکەن لە ڕاپەڕین و دوای ڕاپەڕینش نەزەن کە وڵات دەبینێتەوە لە نێوان ئەو نۆستالژیایە و ئەو بەرهەمهێنانە معریفیە لە کوێ هاوچێشەکەدا دەمێنێتەوە؟ من وا هەز دەکەم هەروەکو بەرهەمە شعریەکانیشم
ئەوە دەڵێنەوە من تەجاوزی ناڵانەوە و گەڕانەوەی نۆستالژیام کردووە بەڕاستی بۆ وڵات ئەوانەیە لە سەرەتادا ئەوە هەبێت لە شعرەکانم بەڵام دواتر بە تایبەتی دوای ڕاپەڕین و دوای ڕوخانی ڕژێمی باز ئەم نۆستالژیە نییە ئەم گەڕانەوە نۆستالژیە نییە لە لای من کە دەڵێم لە ئێستادا واتە لە بەردەوامی سووری زەمن خۆم دەدۆزمەوە ئەگەر دابەشیش بوو بووم لە نێوان ڕۆژ ئاوا و ڕۆژ هەڵات هەم وەکو جوگرافیا هەم وەکو دوو فەزای کولتوری دوو فەزای مەعریفی و ڕۆحانی جیا ئەوە لە داهاتوودا و بۆ داهاتوو من دەژیم کە لە ئێستادا لە کارەکانم لە بەردەوامی من لە دروستکردنی مانای نوێ بە ژیان بە وجود و هەروەها لە نووسینەوەی خۆم وەکو خود وەکو مێژووی نەتەوەکەم وەکو مێژووی ژنانی وڵاتەکەم بەرجەستە دەبێت دیسان دەگەڕێمەوە بۆ ئەو ئێستاە بۆ ئەو بەردەوامیە بۆ ئەو مانەبەخشینە بە وجود و بە ژیانی ڕۆژانەمان زۆربەی لە دەدەقەکان چی ئەوانەی لە ڕابردوو بە لە ڕاپەڕین دوای ئەوەش هەمیشە سیانەیەک یاخود دەتوانین بڵێن ئەگەر بتوانین بڵێن زۆرێک لە جاردانی شەڕێک هەیە شەڕێک کە لە بەرامبەردا تۆ جەنگاوەرێکی بەتەنیا و لەو دیوی بەرەکەی ئەو شەڕانەش بەرەی ترادیسیۆن هەیە بەرەی کولتوری هەیە بەرەی ئاین هەیە شاعیر دەبێت خاوەن چە هەناسێک چ دنیابینی و خیاڵێک بێ بۆەوەی بتوانێت بۆ خیاڵە بەرفراوانەی خۆی هەمیشە لە ململانێ و بەردەوام دابێ بۆەوەی بتوانێت ئەو ترۆپکەی خۆی یاخود بگاتە ئەو ترۆکەی کە مەبەستێتی لەو شەڕانە پێ بگە بەڕاستیدا ئەمە شعر نییە کە ئەوە دەکات ئەمە ئازادیە ئازادیە لە بیرکردنەوە ئازادیە لە تەجاوزکردنی سنوورە کۆمەڵایەتی و سیاسیەکان و هەروەها گەیشتنە بە مەعریفە کەوا دەکات تۆ بە جۆرێکی دیکە بیر بکەیتەوە بە جۆرێکی دیکە بڕوانیە ژیان و بڕوانیە مرۆڤ و بڕوانیە مەرێک بڕوانیە هەموو ئەو شتانەی کە گرنگن لە ژیانی ئینسان لە کۆتاییدا تۆ بەو مەعریفە و بەو تێگەیشتنە نوێیە بەو ئازادیەوە دەتوانی ئەو شەڕە بکەیت لە کۆتاییژە بۆ من بەڕاستی ژیان جەنگە ئەگەر ئەو هێزە ترادیسیۆنی و ئاینیانەش نەبێت لە بیئەیەکی دیکەش ئێمە لە دایک بین تۆ ئەو جەنگە هەردەبێ بکەیت شعر بێگومان وا لە من دەکات جوانتر بێمەگۆ ڕەهەندەکانی دیکەی ناسنامەی منیش وەکو لێکۆڵەر وەکو کەسێکی چالاک و بەرگریکار لە مافی مرۆڤ تێگەیشتنم قوڵتر دەکەن مەعریفەم زیاتر دەکەن بۆ ئەوەی ئەو زمانە شعریە بە شێوەیەک دەربڕم کە بمان پەڕێنێتەوە بۆ ئەو دیوی شتەکان بۆ ئەو دیوی ڕوودا و پەیوەندیە ڕۆژانە و مێژوویەکان دوو سمبۆل بە بەردەوامی لە نێو دەقەکاندا ئامادەیان هەیە سمبولێکیان کە دایکە لە فۆرمی جیاواز دووبارە دەبێتەوە و بە بەلاغەتی جیاواز دووبارە بێتەوە سمبولی دووەمیشیان حاجیلەیە گوڵە حاجیلێک کە ئێمە هەمووان پێی ئاشناین و منداڵیمان بەشێکی لە تاقیکردنەوەی بەختەکانی خۆمان لەگەڵ حاجیلەمان بردێتە سەر تۆ پێت وایە ئەو دوو ڕەمزە شتێکیان پێبەخشیوی لە بەردەوامیدا بۆمانەوە یان دەتەوێت لە پشتی ئەو دوو گوتەزایەوە پامێشتر بگەێنی بەڵێ دوو توخمی سەرەکی لە ژیانی من کە منیان پێکهێناوە و ئاراستەی ژیانی منیان دیاری کردووە بریتین لە دایکم و هەروەها لە ڕەزوو شاخی مشکە کە من تەواوی منداڵیم تێدا بەستەر بردووە لە شعرەکانمدا ئەم دوو توخمە زۆر حزوریان هەیە و من خۆم بە درێژکراوەی دایکم وەکو زاتێکی ڕۆحانی و زاتێکی پڕمەعانات و عەدەمی
بەڵام زاتێکی خاوەن ئیمان، زاتێک کە سەرەڕایی ئازارە و جوودیەکان، سەرەڕایی مەرجی کۆرپەکانی توانیوێتی یەکانگیری و جوانی خود بپارێزێ و بەردەوام بێت لە ژیان. من خۆم بە درێژکراوی ئەو زاتە دەزانم. ڕز و باغی شاخی مشکەش کە وێنای دەکەم هەموو کات دەشتێکی کاچی بە کاچی پڕگوڵە حاجی لەم دێتەوە بەرچاو کە من لە شعرەکانمدا زۆر بەکاریان دێنم و هەروە ئەمە گەڕانەوەیەکیشە بۆ کایەی شعری و معریفی کوردی لە ڕێگای حاجی قادرەوە، لە ڕێگای گوڵە حاجیلەکانی کە کۆن و دەشتی کۆیە. ئەمانە توخمی سەرچین، تەنها سیمبۆڵ نین، بەڕاستی توخمی سەرچین لە ژیانی من کە لە ئێستا و داهاتوومدا ڕەنگ دەدەنەوە. شعر و پرۆسەی نووسینەوەی خود ئەزمونێکە ماوەیەکە تۆ لە کارەکاندا پیادەشی دەکەیت وە لە ئیشەکانی دوادیوانەکانی خۆتدا ڕەنگی داوەتەوە هەستیشی پێ دەکرێت. من دەمەوێت لێرە ئەو پرسیارە بکەم، ئایا تۆ دەتەوێت لە ڕێی شعرەوە خۆت بنووسیتەوە، واتە خودی خۆت وەکو نەزەن، یا لە پشتی ئەو خودنووسینەوەیە مەبەستە خودێکی گەورەتر، خودێکی باڵاتر یان ناسنامەیەکی فراوانتر بنووسیتەوەی ترە و ناسنامەیە خەمێکی مرۆیی بێ، ئەو ناسنامەیە نیشتیمان بێ، ئەو ناسنامەیە نەتەوە بێ، ئەو ناسنامەیە مەینەتەکانی ژنی کورد بێ. من لە ڕێگای نووسینەوە فراژوو دەبم. بەڕاستی چەشنی سوفیەک هەڵدەچم، هەز دەکەم دەچمە ناو مەودانە دیارەکان، مەودانە ناسراوەکان، دەگەم بە ئاستێکی دیکەی جوانی و بیرکردنەوە و ژیان. دیارە شعر من دەنووسێتەوە بە هەموو جوانی و ناشیرنیەکانمەوە. من دەنووسێتەوە کو نەزەندێکی عەدەمی و عاشق، نەزەندێک کە سەرگەرمی کارکردنە بۆ جوانکردنی ژیان، بۆ مانەبەخشینێک بە وجودی خۆمان، وەکو ژنێکی کورد، وەکو ژنێکی مەنفای کورد، وەکو ژنێک هەڵگری ناسنامەی نەتەوەیەک کە بەرەڕووی جینۆساید بۆتەوە، وەکو ئەنفال، وەکو بێدەنجی ژنانی وڵاتەکەم. من دەمێ هەموو ئەوانە لە شعردا بەرجەستە بکەم، وەکو خودێکی یەکانگیر لە کۆتاییدا ئەمانە هەمووی ڕنگ بدەنەوە. دواتریش بۆ خوێنەر دەگەڕێتەوە تا چەند من توانیومە ئەم خودە وێنا بکەم لە شعرەکانم. بەڵام یەک شت هەیە کە زۆر گرینگە بۆ من هەردەم هەوڵ دەدەم وەکو نەزەند تەجاوزی واقع بکەم، وەکو ڕووداوی ڕۆژانە واقع بهێنمە ئاستی خەونەکانم. لەو ئاستە باڵایەدا من خود دەنووسمەوە و شعر من دەنووسێتەوە. هەمیشە بۆ ئینسانی منفا خەمێک هەیەویش خەمی گەڕانەوە بۆ نیشتیمان، خەمی گەڕانەوە بۆ کۆڵانەکانی منداڵی، خەمی گەڕانەوە بۆ ئەو بیرەوەریانەی کە لە گەڕک بەسەری بدون، لە تەکرەفیەکانی بەسەری بدون، 2000 خەمی گەڕانەوە بۆ هەموو ئەو ئازار و سەمانەی کە لە دەستیەوە هەڵاتەوە و ئێستا دەیەوێت باوەش بە نیشتیماندا بکاتەوە. بەڵام دوای زەمانێک بۆ نمونە نەزەن زیاتر لە 21 ساڵە لە هەندەران و لە منفا دەژێت و ژیان بەسەر دەبات. بێگومان کە دێتەوە ئێرە وەک نیشتیمان بەتەنها پانتایەکی جۆگرافی نییە، وەکو بیستە زمینێک لەسەر ئەو گۆیزەویە، باقەت ئەوەی لەگەڵیشیدا پێکاتێکی یاخود بڵێن پانتایەکی سۆسیۆلۆژیەکە لە خۆیدا بڕهەندە کللتوریەکان و پەیوەندی کۆمەڵایەتەکانی خۆی لە خۆی دەگرێت و ئاستە فەرهەنگیەکانیشیان 21 ساڵ ئاشنابوون و تێکەڵبوون و توانەوە لە نێو کەلتوریێکی جیاواز، پەیوەندیەکی کۆمەڵایەتی جیاواز کە دێتەوە بەو خەمی خۆشویستنەوەی نیشتیمان، ڕەنگە لە ئاستی پەیوەندی کۆمەڵایەتی کولتوریەکانی نیشتیماندا بێکدا هەڵشاخانێک یاخود دژبەریەک هەبێ. لەو نێوەدا تو هەست بەچی دەکەی و ئەو شتانە چین کە ڕنگدانەوەیان 2000 لەسەر بیرکردنەوە ئایدیا و دنیابینی تۆ دەبێ؟ زۆر ڕاستە. منفا بۆ من واتای ئازادی دەگەیەنێن، هۆزێکی ژیر و ئازادی وەکو هاوڕێی مرۆڤ. من ماوە 21 ساڵ ئەو ئازادیم پیادە کردووە، وەکو شاعیرێک، وەکو ژنێکی چالاک کە خوێندنم لە
سۆربۆن تەواو کردووە وەکو کەسێک کە لە ڕووی کولتور و لە ڕووی زمان هەموو ئاستێکدا تێکەڵی ژیانی ئەوێ بووم کە دێمەوە من بەو ئازادیە بەو تێگەیشتنەمەوە بۆ ئازادی بەو نەزەندە ئازادەوە دەگەڕێمەوە وڵات لە ڕاستیدا بەرەو ڕووی هەندێ تەحەدا دەبمەوە لە ژیانی ڕۆژانە بەڵام من کەسێکم حەز لە سەتحیەت ناکەم لە ژیانی ڕۆژانە حەز لە نمایش و تەمسیلکردن ناکەم بۆیە بەلامەوە گرینگە بەو ئازادیەوە لێرەش ڕەفتار بکەم بەو ئازادیەوە لە پەیوەندیدا بم بەو ئازادیەشەوە کار بکەم زۆر جار ئێرە بەرگەی ئەو ئازادیەی من ناگرێت بۆ نمونە من وەکو شاعیرەیە کە گەشتێکم بۆ ڕێکخراوە لەم ماوەیە یەکێک لە کۆڕەکانم هیمنود لاوەڕ قەرەداغی لە ناوچەی سۆران بوو لەوەی هۆتێل نییە من داوای کابینەیەکم کرد لە شوێنێک بە ناوی شنگلبان وتیان لێرە ئافرەت بۆی نییە بە تەنها کابینە وەربگرێت ئەوە بۆ من بەڕاستی لێدانە لەو ئازادیە لە هەمان کاتیش دەمخاتە بەرەو ڕووی ژیان و ستاتوی ژنم دەکاتەوە لە وڵاتەکەی خۆم ژن لە وڵاتی ئێمە چۆن دەژی و چ ستاتویەکی هەیە لەسەر ئاستی سیاسی و کۆمەڵایەتی بۆ دەبێ ژن لە وڵاتەکەی من بۆی نەبێت بە تەنها بچێت هەفتەیەک لە ناوچیاکان و ناوچە جوانەی سۆران کابینەیەک بەکرێ بگرێت وەکو شاعیر وەکو لێکۆڵەر وەکو ڕۆژنامە نووس وەکو دایکێک لەوانەیە پێویستی بۆ بێت هەفتەیەک بچێت لێ بژی بەڵام ئەو ئازادیەی نییە ئەم بەرەو ڕووبوونەوەیە ئاسان نییە بەڵام من کە بەرەو ڕووی ئەم کێشانە دەبمەوە هەوڵ دەدەم بیوروژێنم هەوڵ دەدەم کار بکەم بۆ گۆڕانی کارکردنیش دیارە وروژاندنی و هێنانی بۆ بەرباس و لێکۆڵینەوە و لە میدیاکان کە قسەی لەسەر دەکەی ئەمە هۆشیارێک دەوروژێنێ و لە کۆتاییشدا بە پێی دەسەڵاتی خۆم وەکو شاعیرەیەک وەکو لێکۆڵەرێک کە ئێستا لە زانکۆی بریستڵ کار دەکەم وەکو کەسێک کە لە ڕێگای پەیوەندیەکان و لە ڕێگای کارەکانم دەستم بەسەر زۆر شت ڕادەگات هەوڵ دەدەم ئەم کەم و کوڕیانە بخەمە ڕوو چارەسەریان بکەم لە کۆتاییدا نابێت دەستەوەستان بوەستین بەرامبەریان نابێ بڵێن ئەمە قەدەرە و ئیتر تەسلیمی بین دەبێت کار بکەین بۆ گۆڕانی دەبێت ئەم واقعە بهێنینە ئاستی و ئازادی و ئەو خەونانەی کە ئێمە بۆی دەژین مامۆستا ئەحمەدی مەلا لە پێشەچێکدا کە بۆ زەنگۆڵی گوتنی نووسیوە دەڵێ شاعیر لە لای نەزان گەڕانێکە لە خودەوە بۆ ئەوی تر یان بەمانایشتە دەڵێ ئەو لە خودەوە دەست پێ دەکات و دوازار لەوی تردا لەدایک دەبێت پرسیارەکەی من لێرە ئەوەیە ئەگەر لە خودەوە دەست پێ بکەیت و لەوی تریشدا شادات و لەدایک بێ بەڕاست لەکوێ کۆتایی دێەوە کۆتایی دیارە لەگەڵ وەستانی سووری زەمەندایە سووری زەمەن بۆ من بەمردنی من کۆتایی دێت دواتریش ئەگەر من خاوەن بەرهەم و کاری جوان بم لەوانەیە کار و بەرهەمەکانم تەجاوزی ئەو زەمەنەش بکات و بپەڕێتەوە بۆ ئەو دیوی مەرگ و لە ئایندەشدا هەر بەردەوام بێت دوو شتی تر کە زۆر لە نێو دەقەکانی تر خۆ داعش لەسەرکردوون ئەوانیش هەم لە دەق ئەدەبیەکانت وەکو شاعر هەم لە کار و لێکۆڵینەوە ئەکادمیەکانیش لە بوارە جیاوازەکان ئەویش مەسەلەی چیمیاباران و مەسەلەی ئەنفال و بەگشتی پرۆسی جینۆسایدکردنی کوردەوە بە بەردەوامی دووبارە دەبنەوە بە وێنای جیاواز بە فۆرمی جیاواز لە نێو نووسینەکاندا بە گوێرەی ئەو ئاستی و نووسینەکە پێشکەش دەکرێت من پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە بۆ دەقی ئەدەبی کوردی تا ئێستا نەیتوانیوە هوشیاریەکی کولتوری لەبارەی ئەو کارە ساتانە لە زەهنی مرۆڤی کورد دروستکە بێتە یادەوەریەک بێت کە هەمیشە لەگەڵیدا بژی من لە چاپێکەوتنیەکەم لەمەڕ ئەم باسە باس لە زەڕورەتی بوونی کولتوری یادەوەری دەکەم لە لای کورد مەبەستم چێ لە کولتوری یادەوەری ئەوەیە کە ئەو مێژوە جینۆسایدی ئەنفال لە بیرەوەری لە یادەوەری تاکەوە بگوازرێتەوە بۆ ناو یادەوەری گشت بۆ ناو یادەوەری گروپ بۆ ناو یادەوەری نەتەوە هەموو نەتەوەی کورد
هەست بکات ئەوەی لە خێزانێکی کورد لە کەلار و لە ناوچەی گەرمیان یا لە ناوچەی بادینان ڕوویداوە لە خێزانێک مێژووی ئەوە و بەهی خۆی بزانێت و لەم ئاستەشەوە کار بکات بۆ هۆشیارکردنەوەی ڕایگشتی لەسەر ئاستی ناوەوە و لەسەر ئاستی دەرەوە لەم جینۆسایدا وەکو مەسەلەیەکی گرنگی مرۆڤایەتی وەکو مەسەلەیەکی تایبەت بە مافی مرۆڤ و هەروەها تێکەڵ بە هۆشیاری ئێستای بکات چونکە کە باز لە یادەوەری گشتی دەکەین مەبەستم ئەوەیە تەنها وەکو مێژوو نەڕوانینە ئەمفال کە لە زەمانێکی دیاریکراوە ڕوویداوە و بەسەرماندا هاتووە و ئیتر ئێستا تەواو بووە نەخێر دەبێت لە هۆشیاری ئێستادا بەرجەستە بێت کە لە هۆشیاری ئێستادا بەرجەستە بوو بە تایبەتی لەسەر ئاستی سیاسی و ڕۆشنبیری واتە دەبێت کاری بۆ بکرێت کاری لەسەر ئاستی سیاسی دەسەڵاتی کوردی دەبێت بیخاتە ناو ئەجەندای سیاسی و لە بواری پەروەردە و تەندروستی و خۆشگوزەرانی لەسەر هەموو ئاستێک کاری بۆ بکات و هەوڵی بەدەستهێنانی مافەکانی کورد بدات لە ڕێگای ئەمفالەوە و هەروەها هەوڵی چارەسەرکردنی کێشەی ئەو کەسانە بدات کە بەرەو ڕووی جینۆسایدی ئەمفال بوونەتەوە لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی ڕۆشنبیریش ئەوە ئەرچی ئێمەیە بەڕاستی کە جیهان ئاگادار بکەینەوە لە جینۆسایدی ئەمفال کە بیگەێنینە ئاستێک وەکو هۆڵۆکۆست لە ئەجەندای جیهانی تایبەت بە مافی مرۆڤ ئەمە قسەی لەسەر بکرێت بور و ژێندرێت و هەروەها بەکاری بێنین بۆ شەرعیەتدان بە کورد لە سربەخۆیی بوون لە بەدەستهێنانی ئازادی و هەروەها لە دروستکردنی دەوڵەت. غەزوو بۆ بێوەژنەکانی ئەمفال لە کتێبە پیرۆزەکانەوە وشە لە وشە بریقەدارەکانەوە مانا دەمانا شاراوەکانەوە دەنگ هەڵی کرد دەنجی غەیز دەنجی غارەک دەنجی مەئیوسی غەزوو ئەنفال هەڵی کرد ئەنفال ئاگرێکی بێ ئامان قرچە قرچی ڕۆحی زارۆک و هەڵکروزاونی دڵی دایک زرمەی کەوتنی تەمەنەکان هاواری پەپولە 182,000 پەپولەی کەسک و سوور و زەرد لە ناو گەردەلوولی هەڵوەرین و تۆفاونی زەمەن دەنگ هەڵی کرد دەنجی غەیز دەنجی غارەک دەنجی مەئیوسی غەزوو ئەنفال هەڵی کرد ئەنفال هەڵی کرد نورە نورێکی پێغەمبەرانە شەڕانگێزە نەخش پەیدێ دێت و ڕۆژەکانمان دەپێچێتەوە بیابان ڕادەخات و تۆزی غەزوو دەکاتە چاوی کانیەکان فانۆسی چاوەڕوانی شین دەسووتێ لە دەستی ژنێکی ئەسحابە ئاسا بێوەژنێکی 16 ساڵ لەسەر کۆسپەی تەنهایی ئومێدی گەڕانەوە بۆ ناو ئاهەنگی ڕەنگەکان ئومێدێکی پڕ ئوبهەت بۆ درەوشانەوە لە ناو زەمەن و
ئاشنابوونەوە بە ساڵە لە دەستچووەکان لام لێڵ بوونی گامان تەملولی داین بۆ نەخشبوون لەسەر لێواری کتێبە پیرۆزەکان من دەمەوێت لە دەرەوەی شار پرسیارێک لێ بکەم خەسەتێک کەمیشە کە پێێتەوە دیارە هەتا دەتوانین لە نێو دێرەکانیشدا بخوێنەوە هێمنی لە ڕوخسادە هێمنی لە گفتوگۆدا لە هەڵسوکەوتدا لە جۆڵانەوەدا ئایا ئەو هێمنیە سروشتێکی منداڵی خۆتە و لەگەڵ گەورە بووە یان دوجار بڕنگدانەوەی ئەو ژینگە جوگرافیکە بۆی کۆز دەکەیت و کەمبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکان و تەنهایی و غربەت ئەوانە دوجار ڕەنجیان بەسەر نەخشکردنی یا وێناکردنی هێمنی لە تۆدا بینیوە ڕاستیدا ئەو هێمنیە لەوانەیە درێژکراوەی هێمنی و بێدەنجی دایکم بێت هێمنی و بێدەنجی ژنانی وڵاتەکەم بەڵام من بە پێی ئەوەی کە لە دەرەوە ژیام و شانسی ئەوم هەبووە لە یەکێک لە گەورەترین دانیشگاکانی جیهان بخوێن و زمانانی دیکە فێر بم بواری ئەوم بۆ ڕەخساوە ئەو هێمنیە بهێنمە ئاستێکی دیکە و کارم لەسەر کردووە لەبەروەی هێمنی و ئارامی بەڕای من زۆر گرینگن بۆ مرۆڤ تاوەکو بتوانێت جوان کار بکات جوان بژیت جوان بنووسێت و جوان بیر بکاتەوە بە تووڕەیی ئێمە ناگەینە هیچ و ناتوانین ئەو جوانیە ببەخشین هەم بە کارەکانمان هەم بە ژیانی ڕۆژانە و بە کەسانی دەور و بەرمان بە پەیوەندیەکان تووڕەبوون هێزی بیرکردنەوە دەکوژێت کە توانای بیرکردنەوە شت نەما ناتوانانی جوان بێگۆ من لێرەدا حەز دەکەم دیسان بگەڕێمەوە بۆ دایکم لەبەرەوەی من تاوەکو ئێستاش بەردەوام سوود لە دایکم وەردەگرم وەکو گەورەترین مامۆستای خۆمی دەبینم نمونەیەک دێنەوە بۆ قسەیەکی دایکم کە سەدام حوسێنی ئەدام کرا لە دەرەوە زۆربەی ڕۆشنبیرانی کورد لە ڕێگای ئیمەیلەوە پامی پیرۆزباییان دەبەخشیەوە و دەیان نار بۆ یەکتری من تەلەفۆنم بۆ دایکم کرد لەبارەی ئەم مەسەلەیەوە قسەمان کرد دایکم دەزانی چی وت وتی زۆر بەداخەوە کچم زۆر بەداخەوە کە سەدام حوسێنیان ئاوا کوشت ئەمە عەدالەت نییە عەدالەت لە ڕێگای تۆڵەسەندنەوە خوێن ڕشتندا بەردەستە نابێت دایکم سێ کوڕیە بوو هەر سێ کوڕەکەی بەدەستی ڕژێمی بەعەس لە ناوچوو بە ڕووداوی جیاجیا کە ئاوا بیر دەکاتەوە زۆر شت بە من دەڵێت بەردەوام فێری ئەوەم دەکات کە ڕابمێنم بەهێمنی بگەڕێمەوە ناو خۆم بگەڕێمەوە ناو ئەو ئینجا بدوێم ئەمە لەرە لە ڕەفتاری ڕۆژانەشمدا ڕەنجی داوەتەوە دیارە بێزگە لە زمانی کوردی تۆ هەم بە زمانی ئینگلیزی و هەمیش بە زمانی فەڕەنسی شت دەنووسی و یەکێک لە بەرهەمەکانیش دیوانی زەنگوڵی گوتن سەرەتا بە زمانی ئینگلیزی بەچابگەیان دوجار بە خۆت هاتی زەنگوڵی گوڵت تەرجەمە کردەوە یاخود وەرجێراوە سەر زمانی کوردی پێت وایە وەرجێڕان ئەگەر بۆ خودی خۆش بۆ دەقەکانی خۆشبێت پێت وایە وەرجێڕان دەتوانێت هەموو ئەو هەنە سەرڕۆحی و هەموو خەیاڵی جوانانەی ناو دەقێک لە زمانێکە بگوازێتەوە بۆ زمانێکی دی لە وەرجێڕاندا شتێک ون دەبێ کە تێکستێک وەردەجێڕی بە تایبەتی لە شەعردا بەڵام کە شاعیر خۆی ئەم وەرجێڕانە دەکات هەوڵ دەدات ئەم شتە و نەبدۆزێتەوە و بیگەێنێت لە کۆتاییدا لەبەروەی شعر لە لای هەر میلەتێک تایبەتمەندی خۆی هەیە لە لای هەر میلەتێک کللتورێکی شعری تایبەت هەیە تایبەت بە مێژوو بە پرۆسەی کللتوری ئەو وڵاتە بێگومان تۆ من کە شعرێک بە ئینگلیزی دەنووسم وەری دەجێڕمە سەر زمانی کوردی هەمان ئەو مۆسیقا و هەمان ئەو گەرمیەی نابێت کە ڕاستەوخۆ تێکستێک دەنووسم بە کوردی ئەگەرچی هەروەکوتم خۆم وەکو شاعیر کە ئەم وەرجێڕانە دەکەم هەوڵ دەدەم ئەمە بگوازمەوە و هەوڵیشم داوە بەڵام خۆم هۆشیارم بەرامبەر بەوەی کە شعرە ئینگلیزیەکانم کە دەیکەمە کوردی
زۆرێک لە سادەیانتیا لەبەروەی من لە پرۆسی نووسین بە زمانی ئینگلیزیەوە لە شوێنێکی تریش وتومە فێری سادەیی بووم لەوێ سادە دەدوێن زۆر شتی گرنگ دەڵێیتەوە بەڵام سادەیەک هەیە لە دەربڕین لە کوردیدا ئەم سادەیە زۆر جار بە شێوەیەک دەکەوێتەوە شێوەی ریپۆرتکردنی ڕووداوێک وەردەگرێت ئەمە زۆر ئاسانیش دیارەیەکی دیکەش هەیە بە تایبەتی لە ئینگلیزی لە فەڕەنسی بەرەو ڕووی نابمەوە لە بەرەوەی لە فەڕەنسا ئەبستراکت تا ڕادەیەک باوە و قبول کراوە لە بەریتانیا ئایدای ئەبستراکت زۆر باوی نییە دەبێت تۆ لە شتەکانت کۆنکریت بن ئەمە یەکێکە لەو تەحەدانەی کە من لە وەرجێڕانی کوردی بۆ ئینگلیزی و ئینگلیزی بۆ کوردی بەرەو ڕووی دەبمەوە. دێمەوە جارش هەر لە سواسەوەی داخادەبیەکانەدا ئەو ڕۆحە سۆفیگەری و ڕۆحەنەتی کە باسمان کرد بەڵام ئێمە بە دیوەکەی ترداگەی وەرگرن ئەو عشقی کە هەمیشە زیندووە هەمیشە لە دوڵەدا لەناو دەقەکانتدا ئەو عشقی کە زێدەتر ڕەهەندی سۆفیانە و ڕەهەندی ڕۆحیانەی هەیە کە زێدەتر بەرزبوونەوەی بۆ ئاستێک نزیکبوونەوە لە هێزێکی باڵا یان گەڕان بە دوی نادیارێکدا کە هەمیشە ئێمە لە هەر یەکێکماندایە و لە وەسوەسەیەکدا لە دۆزینەوەیداوە لە قەلەقێکدا تۆ چۆن لەو گوزارەیە دەڕوان تۆ چۆن دەڕوانیە عاشق وەک خۆی چۆن دەڕوانیتە ئەو هێزە غەیبانی کە نەوە هەر یەکێکماندا لە ڕاستیدا لە عاشقدا خوت دەبێتە زەمینەیەک ئەوی ترتیایدا هەناسە دەدا بەڕیتمی بەڕیتم و جوڵەی ئەو هەناسەیەش مرۆڤ دەکەوێتە سەما من خۆم ئاوام لە عاشقدا لە سوفیزم قسەیەک هەیە دەڵێت کە دەست لە جیا دەدەم ڕوخساری خوددا دەبینم تۆ کە گەیشتەوە ئاستەی عاشق ڕوخساری یار لە هەموو شوێنێک و لە هەموو شتێکدا خۆی بەرجەستە دەکات لە کۆتاییشدا عاشق بۆ من پەیژەیەکی باریکی باڵایە دەمگەێنێتە خوددا بەرزم دەکاتەوە وام لێ دەکا بڵندتر بدوێم جوانتر بێمەگۆ جوانتر بژیم و لە ئاستێکی دیکەی فکر و ڕۆحانیەت دابن عشق و غیاب تەنها لە عاشقدا لەش دەبێتە گەڵاو سەریش کەمانجەیەکی ئەفسوناوی سەر تاپات سووک و ڕۆشن تۆ دادەگیرسێی هاوتا دەبی بە نۆتەکانی شۆپان و بە پانتاییە زەردەکانی ڤانگۆغ هاوتا دەبی بە ئازارە بەتینەکان بە دڵگرانیە نەرمەکان بە پێکەنینە منداڵیەکان بە گریانە شینەکان هاوتا دەبی بە هەموو ئەوانەی لە بزاوتێکی نەرم و پڕجۆشدان بزاوتێکی هارمۆنی و ڕاکردنەیەکی دەروێشانە هاوتا دەبی چەشنی پەراموچەیەکی سپی بەدەمباوە هەڵدەکەی هاوتا دەبی چەشنی فیغاونێکی سەرکەش هەڵدەچی تۆ دەفریت و سنوورەکان دەبڕی سنوورەکانی لەش سنوورەکانی تێکەڵبوون سنوورەکانی تێژ و مەینەت سنوورەکانی ژیری و شێت بوون تۆ لە جوڵەیەکی هێمن و هەڵاتنەیەکی نەئارام دایت تۆ نەلێرەیت و نەلەوێ ئەی هاو دەمی من بەرەو کوێ دەچی لەسەر ئەم زەمینە ئاوری شمیەی غیاب لە مانگی هەشت کە لە نێوان 15 مانگ تا 25 مانگی هەشتی ڕابردوو
لە چیاکانی ئەلب فیستیڤاڵی شیعری هەبوو کە لەوێ داتەوە بە کوردیش و لەسەر دوتکەی ئەلب لەو بەرزاییە بە زمانی کوردی و بە زمانی ئینگلیزیش و فەڕەنسیش شیعرەکانی خۆت بەڕێکە پێت وایە ئەو چاڵاکیانە چەند دەتوانن دیدی ئینسانی غیرە کورد لەسەر کورد لەسەر کۆمەڵگەی کوردی لەسەر ژینگەی کۆمەڵایەتی کورد بگۆڕن و چەند پێویستە ئەدیبی کورد بەڕاستی ئەوڕۆ ببینێ لە زیاتیەوەی تەنها کوردیانە بیر بکاتەوە هەوڵدا خۆی لە ڕێگەی ئەوانەوە جایش خۆیان بۆ شوناز بکاتەوە سەرنجی ئەوان بۆ کورد ڕاوچێشی کە بەشداریم کرد لە فێستیڤاڵی ئەلب لە بەرزایی 4000 متر لە ئاستی دەریا من بۆ جەماوەرێک شعرم بە کوردی دەخوێندەوە کە هیچی کورد نەبوون بە تایبەتی شعری غەزوو کە تایبەتە بە ئەمفال و پێشکەشە بە بێوەژنەکانی ئەمفال بەڵام لەم بەرزاییە لەسەر لووتکە سپیەکانی مۆنت بلۆنت من هەستم دەکرد خوددا گوێی لە منە دار و بەرد و کۆسمۆس دەور و بەر گوێی لە منە پێویستێکی ڕۆحی بوو وای لە من دەکرد بدوێم بەڵام هەر مۆسیقای ئەم زمانە و وشەکانیش زیاتر ئامادە بووان و گوێگرانی بیانیان دەوروژاند وەک لەوەی کە من شعرێکم بە فەڕەنسی دەخوێندەوە ئیتر لە کۆتاییدا هەموو پێویستیانەیە کەوامان لێ دەکات ئێمە وەکو تاکێکی چالاک ئاکتیف لە ناو سووری زەمن لە جوڵەی بەردەوامدا بین لە نێوەڕاستی دیدارەکەمان بارانێکی جوان هەڵی کرد هەمیشەش بۆ شاعر تەڕیەتی و باران عشق و پای گەڵاوەری مانایەکی جوانتری هەیە و تەوزیفکردنەوەی جوانتری هەیە لە دووە پێی بداتەوە بۆ بەرنامەی پیاسەیەک لەگەڵ شاعردا چەقسەیەک هەیە لە ڕاستیدا ئەم بارانە جوانەی وڵات وای کردێمە بجوڵێنەوە لە ئاستێکی چەسپا و دانیشتوو لەسەر کورسێکی باغی گشتی سلێمانی پیاسەیەک بکەین بین لە بن ئەم دارە پیرەدا بوەستین ئەمەش ئەم جوولەیەش بۆ خۆی جوولەیەکە بەرەو ئاستێکی دیکەی دەربڕین و ئاستێکی دیکەی وتن شاعیرەتی خۆی هەیە ئەم جوولەیەش تەنها جوولەی پێیەکانمان نەبوو کە هەنگاومان نابەرە و ئێرە ژێر ئەم درەختە پیرە بەڵکو جوولەش بوو بە ناو وشە بە ناو دەربڕین بە ناو بیرکردنەوەدا لە ژێر باران و تیشتی خۆر کە ئاسمانیش لەگەڵ ئێمە وا هەز دەکەم ئەم جوانیەی بەش کرد لەم پیاسە شاعریەدا سپاس بۆ ئێوە خۆشەویستی دوو تەنهایی پیاسە دەکەن دوو تەنهایی تەماشای یەکتری دەکەن دوو تەنهایی بەدەم یەکتری پێ دەکەنن دوو تەنهایی پێکەوە دادەنیشن دوو تەنهایی قسە دەکەن دوو تەنهایی دەستی یەک دەگرن دوو تەنهایی یەکتری لە باوەش دەگرن دوو تەنهایی تێکەڵ بە یەکتری دەبن دوو تەنهایی دەبن بە یەک